خۆشەویستان، پرسیارێک لە ئێوە دەکەم، کێ لە ئێوە پێی خۆشە لەگەڵ خوای گەورەدا بازرگانی بکات؟ بێگومان بەڵام بازرگانیەک، تیجارەتێک کە بە هیچ جۆرێک زەرەر و زیانی تێدا نییە، چونکە لەگەڵ خوایەکی دەوڵەمەند و سەخیدایە. بێگومان وەڵامەکەی ئەوەیە هەمومان پێمان خۆشە لەگەڵ خوادا بازرگانی بکەین. بازرگانیەک کە زەمانی سەتاسەتی هەیە، دەیوەرن بە ئەم بازرگانیە بکەین، دوای ئەوەی کە زانیمان ئەمە بازرگانیەک و کەسابەتێکی بە قووەت و بەهێزە. ئەگە دوای ئەوش هەر نەمان کرد، بەڵگەی لەسەر خراپێتی ئێمە. خوای گەورە میهرەبان دەفەرمێ: ئین الذین یەتلون کتاب الله، ئەو کەسانەی کە قورئانی پیرۆز دەخوێننەوە کە فەرمایشتی خوای گەورەیە، ئەوانە چین؟ یەڕجونە تیجارەتەن لەن تەبوور، لەن تەبوور. ئەوانە بەڕاستی بازرگانیەک دەکەن کە بە هیچ جۆرێک زەرەر ناکەن، خەسارەت نابە. خەسارەتمەندی لە بازرگانی دانیە کە لەگەڵ خوادا بکرێت. لە دنیادا کەسابەت دەکەی، قازانج دەکەی، زەرەر دەکەی. بەڵام ئەگەر ئەو بازرگانیە، ئەو پیشەیە، ئەو کارە لەگەڵ خوای گەورەدا بێ، هیچ کاتێک لەن تەبوور، خوای گەورە زەمانی کردو دەفەرمێ هیچ زەرەرێک ناکاو کەسە، بەس قازانجە. ئەویش بەوەی ئین الذین یەتلون کتاب الله، قورئانی پیرۆز بخوێنیتەوە. ئایا ئامادە لەگەڵ خوای گەورەدا بازرگانی کەی بە قورئانی پیرۆز بخوێنیتەوە؟ لە حەدیثێکی صحیحی جامع صغیرە هاتۆ، خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ لە ڕۆژی قیامەتە لە ساحەی مەحشەر قورئانی پیرۆز دێت لەسەر شکل و شێوەیەک. لە حەدیث هاتۆ لەسەر شکل و شێوەی پیاوێک دێت. قورئانی پیرۆز دێت بە شێوەیە کە خوای گەورە خۆی بێوێت دێت. لە حاڵەتێکە تۆ وەزعت خراپە، تۆ دەترسی، نازانی سەرنجامی تۆ بۆ کوێ دەڕوات. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: قورئانی پیرۆز دێت بۆ لای ئەو کەسێک کە لە دنیادا خوێندوویەتەوە، نەک ئەوەی کە لەناو پەڕۆیەکا داینا و ڕەمەزان بۆ ڕەمەزان دەری ئەکا، نەک ئەوەی کە تەنها ماچی ئەکا و تەواو، بۆ ئەوەی کە دەیخوێنێتەوە. خۆ نازانی بیخوێنی تۆ خۆ دەتوانی شەو ڕۆژ گوێ لە قورئان بگری. قورئانی پیرۆز دێت دەفەرمێ خوایەکیان فڵان کەس کە لە دنیادا منی خوێندەوە، خوایەکیان تاجی ڕێز و حرمەت خەسەری ئەم ئینسانە. تاجێ خوا دەزانێت لە چییە، لە ئاڵتونە، لە ئەڵماسە، کەس نازانێت چییە، بەڵام وەکو تاجی پاشاکانی دنیا نییە. دەفەرمێ خوایەکیان تاجی ڕێز و حرمەت بخەسەری فڵان کەس. خوای گەورە دەیخاتە سەری تاجی ڕێز و حرمەت، تاجی قورئان، چونکە لە دنیادا قورئانی خوێندووە. ئەمجا قورئانی پیرۆز دەفەرمێ: یا ڕەبی زیدهو، خوایگیان لەوە زیاتریشی پێ ببەخشە. بەس تەنها با تاجەکە نەبێت، تاجێک لەسەرت دادەنێن، چونکە تۆ لە دنیادا قورئانت خوێند، قورئانت لەبەر کرد. چی حەزی لەو تاجەیە؟ ئەمە بازرگانیە. خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم: قورئانی پیرۆز دەفەرمێ خوایگیان بۆی زیاد بکە. ئەمجا جلێکی حەریر و ئاوریشمی ڕێز و حرمەت، جلێ دەکەنە بەری، دەڵێن فڵان کەس، ئەم جلە جلی ڕێز و حرمەت. ها چۆن دەبینی کەسێک جلێک دەکەنە بەری، ئەڵێن ئەمە جلێکە بۆ ڕێز و حرمەت، دەیکەینە بەری تۆ. ئەو کەسە ئەو جلە لە بەری دەکرێت. قورئانی پیرۆز دەفەرمێ: یا ڕەبی زیدهو، ئەی پەروەردگار هێشتا زیاتری پێبەخش، شایەنێتی، چونکە لە دنیادا فەرمایشتی تۆی خوێند. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم: قورئانی پیرۆز دەفەرمێ خوایەکیان تاجی ڕێز و حرمەتت کردە سەری، خوایەکیان جلی ڕێز و حرمەتت کردە بەری، ئەمجا لێشی ڕازی بە. خوای گەورە لەو ئینسانە ڕازی دەبێ، فەیەرضە عنه. ئەمە گەورەترین بازرگانیە،
چونکە خوای گەورە دەفەرمێ وەڕیضوان من الله ئەکبەر، ڕەزامەندی خوا لە بەهەشتیش گەورەترە. کەواتە بەهۆی قورئانەوە کە تۆ بازرگانی دەکەی خوای گەورە ڕێزێکت پێ دەبەخشێ بەڕاستی تەسەووری ناکەی. ئەوش بەهۆی قورئانی پیرۆزە. بۆیە ئەگەر هەر کەسێک پێی خۆشە لەگەڵ خوای گەورەدا بازرگانی بکات بە قورئانی پیرۆز بخوێنێ. هەر بەلاپەڕەیەک بەلایانی کەم و 10,000 خێرە دەسەکەوێ بۆ لە دەستخۆتی ئەدەی، بۆ خۆت مەحروم ئەکەی لەم خێرە گەورەیە. ئەگەر پێت خۆشە لەگەڵ خوادا بازرگانی بکەی فەرموو لە ئەمڕۆ بیسەلمێنە قورئانی پیرۆز بخوێنە. ئێمە زۆربەمان بازرگانی دەکەین، کەسابەت دەکەین، لەگەڵ خەڵکە شەریکین، شەریکایەتی خەڵک دەکەین، یاخود دوکانداری دەکەین و یاخود بازرگانی گەورە دەکەین. بەڵام زەمان نییە لە بازرگانی ئێمەدا. جاریوای بە مانگ بە چەند مانگ بازاڕت نییە، ئیشەکە دەوەستێ، جاریوای لە زەرەرای. کەسابەت چۆنە؟ یا قازانجە یا زەرەرە یا مایەکاریە. بەڵام بازرگانیە کە لەگەڵ خوای گەورەدا بێ مایەکاری نییە و زەرەر و زیانیشی نییە، تەنها قازانجە، 100% قازانجە. وەرن با بازرگانیە تر بکەین لەگەڵ خوای گەورەدا. خوای گەورە دەفەرمێ إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة، ئەو کەسانەی کە نوێژ دەکەن، قورئان خوێنن دوایەوە نوێژیش دەکەن. ئێستا ئێوە هاتوونە ئەمە بازرگانی لەگەڵ خوای گەورەدا دەیکەن. بەیانی نوێژتان کرد، بازرگانیتان لەگەڵ خوای گەورەدا کردووە، تیجارەتتان لەگەڵ خوادا کردووە، عەسر و مەغریب و عیشا و ڕۆژەکانی تریش بە ئیزنی خوا پێشتری نوێژتان کردووە. ئەمە هەمووی بازرگانیە. وأقاموا الصلاة، ئەوانە چین؟ یەڕجوونە تیجارەتەن لەن تەبوور. ئەوانە بەڕاستی بازرگانیەک دەکەن کە نوێژ دەکەن، بازرگانیە کە بە هیچ جۆرێک زەرەر و زیانی نییە، زەمانە. کەواتە ئەو نوێژێک کە تۆ دەیکەی وا نەزانی لە نەنک و باپیرەتەوە بۆت ماوەتەوە. ئەوە عیبادەتێکی زۆر گەورەیە، ئەوە بازرگانیەکی زۆر گەورەیە لەگەڵ خوادا دەیکەی، قازانجەکەی زۆر گەورەیە بەخوا. وا نەزانی چەند حەرەکەیەکە و چەند جوڵەیەکە و تەواو، چەند قسەیەکە دەیڵێ و تەواو. لە حەدیثێکی صحیح جامع صغیر هاتۆ خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ خوای گەورە و میهرەبان 5 نوێژی لەسەر بەندەکان داناوە، 5 نوێژ لەسەر ئێمەی مسلمان. جا هەر کەسێک ئەم 5 نوێژە بە جوانی بکات هیچیان نەفەوتێنێ. 5 فەرزە نوێژ بکات، هەر 5ەکەی، نەک 4 نوێژبانی تەرکی، نە 5 فەرز، 5 سەڵاوات. ئەوەی هەر 5 نوێژەکە بە جوانی بکە و هیچیان لێ نەفەوتێنێ، ئیهمالیان نەکات، كان له عهد أن يدخله الجنة. أو عهدك وبيمانك لا إخوها خواي قورا وعدي داوة هر كسيك 5 نوێژەکە بکات خەمە بەهەشت. جا بازرگانیەک هەیە لەوە گەورەتر بێ، تۆ بەهۆی ئەم 5 نوێژە کە دەیکەی بە ئیزنی خوا ڕەزامەندی خوا دەسەکەوێ، خوا لێت ڕازیە بێ، دەڕۆیتە بەهەشتەوە. بەهەشت بە ئیزنی خوا، بە پشتیوانی خوا، بە فەزڵ و کەرەمی خوا. ئەم نوێژانەی تۆ هۆکارێکە بۆی کە بەهەشتت دەستکەوێ، هۆکارێکە بۆی کە بەهەشتی پێ بکڕی. واتە تۆ دەتوانی بە ئیزنی خوا، بە پشتیوانی خوا بەم نوێژە فەرزانە کۆشک و تەلاری ئاڵتوونی بەهەشت بکڕی، دەتوانی ڕووبارەکان و کانیاوەکانی بەهەشتی پێ بکڕی، دەتوانی باخ و دارستانەکانی بەهەشتی پێ بکڕی. ئەو داری کە هەر دارێک و 70 جۆر میوەی پێوێ پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم، هیچیشی لە یەک ناکە، نە لە ڕەنگە و نە لە تام و بۆندا. دەتوانی بە ئیزنی خوا بەو نوێژانە بازرگانەیەکی گەورە بکەی، حۆریەکانی بەهەشت و خێزانەکانی بەهەشت بەدەستبێنی. ئایا لەمە گەورەتر هەیە؟ بازرگانیەک هەیە لەمە گەورەتر بێ؟ هەموو تەمەنی خۆت ڕاکەی ناتوانانی 2 کیلۆ ئاڵتون پەیاکەی، بەڵام تۆ بەهەشتێک خانۆکانی وەک خانووی دنیاش نییە، خوا دەزانێت چەندێ بەرزە، چکە مرۆڤەکان درێژن. کەواتە ئەم کۆشک و تەلارە ئاڵتون و زیوانە هەیە، بەس ئاڵتونە هەیە، زیوە هەیە، ئاڵتون و زیوە، کۆشک و تەلارەکان، خشتێکی ئاڵتون و خشتێکی زیو. ئەم هەموو ڕووبارە، ئەم هەموو کانیاوە، نە وشکەکە، نە پیسی ئەگرێ، نە قەیران هەیە، نە ناخۆشی هەیە، هەمووی دەست ئەکەوێت چونکە بازرگانی لەگەڵ خوادا دەکەی، نوێژەکانت بە جوانی دەکەی.
کەواتە یەڕجوونە تیجارەتەن لەن تەبوڕ، ئەوانەی کە نوێژ دەکەن بازرگانیەک دەکەن کە هیچ کاتێک زەرەر و زیان ناکە. واللهی بە ئیزنی خوا ئەم نوێژانەی کە تۆ دەیکەی هۆکارێکە بۆ چوونە بەهەشتت، بۆ کڕینی بەهەشت بە فەزڵ و کەرەمی خوای گەورە. ئایا لەوە گەورەتر هەیە؟ کەواتە ئینشاڵڵا با لەگەڵ خوادا بازرگانی بکەین. یا ڕەبی خوای لە گوناهەکانمان خۆش بی، لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی. ئامین. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ئێمە زۆرێکمان لەگەڵ خەڵکیدا کەسابەت دەکەین، قازانج دەکەین، زەرەر دەکەین، مایەکاری دەردەچین. بەڵام ئەگەر لەگەڵ خوای گەورەدا بازرگانی و تیجارەت بکەین، زمانی هەیە 100% کە ئێمە زەرەر ناکەین، تەنها قازانجێکی خەیاڵی دەکەین. یەکێتە لەو بازرگانیانەی کە پێویستە لەگەڵ خوای گەورەدا بیکەین بۆ بەختەوەری دنیا و قیامەتی خۆمان، بازرگانیەک کە لەگەڵ خوایەکی دەوڵەمەند و سەخیدا دەیکەی کە هەموو شتێک بەدەستی ئەوە. بەڵێ خوای گەورە دەفەرمێ ئەو کەسانی کە قورئان دەخوێنن، ئەو کەسانی کە نوێژ دەکەن، لەگەڵەوەدا وەئەنفەقوا مما رەزەقناهم سرا وعلانیە یەڕجوونە تیجارەتەن لەن تەبوڕ. ئەوانەی کە بە ئاشکرا و بە نهێنی ماڵ و سەروەت و سامانی خۆیان دەبەخشن، ئەوانە بازرگانیەک دەکەن لەگەڵ خوای گەورەدا کە زەرەر ناکە، قازانج دەکا، بەس قازانجێکی زۆر خەیاڵی. بەڵام بەو مەرجەی لەبەر خوا بێ، بە ئاشکرا لەبەر خوا بیکەی، بە نهێنی لەبەر خوا بیکەی، نەک بۆ ناو دەرکردن کە بۆ خوات کرد. وەکو ئیمامی ئیبن قەیم ڕەحمەتی خوای لێبێ دەفەرمێ ئەگە تۆ بە ئیخلاسە و بۆ خوا ئیش ناکەی، خۆت بۆ ماندۆکی. ئەو ماڵی کە دەیبەخشی ئەگەر بۆ خوا بێ، بازرگانیەکی زۆر گەورەیە. لە قورئانی پیرۆزە خوای گەورە دەفەرمێ نمونەی ئەو کەسانی کە لە پێناو خوادا ماڵ و سەرۆت و سامانیان دەبەخشن، وەک چی وایە؟ وەک گوڵەگەنمێک وایە، 7 گوڵەگەنم بێنە كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة. گەنمێک دەچێنی دەرئەچێ و ئەڕوێ، 7 لە قیلێ دەبێتەوە، 7 گوڵ دەگرێ، 7 گوڵ. یەک گەنمێکە 7 گوڵی گرتووە. ئێستا ئەم 7 گوڵەی گرتووە، هەر گوڵێک لەم گوڵانە 100 دەنگ گەنمی تایە، ئەکاتە چەند؟ ئەکاتە 700 دەنگ گەنم. کەواتە والله يضاعف لمن يشاء. جاری وایە خوای گەورە لەو 700 زیاتریشی پێبەخشێ. کەواتە تۆ ئەگەر 1000 دینار ببەخشی لەبەر خاتری خوا، خوای گەورە خێری 700,000 دینار بۆ نووسی. ئەمە بازرگانی نییە؟ تخوا دینارێ بکەیتە کەسابەت و 700,000 پێیاکە، تخوا 2000 پێیاکە. ئەمە گەورەترین بازرگانیە. کاتێک کە تۆ چی دەکەی؟ 1000 دینارت بەخشیوە لە پێناو خوادا، خوای گەورە ئەو هەموو خێرە خێری 700,000 دینارە بۆ دەنووسی. کاتێک کە تۆ 5,000 دەکەی بەخێر، 5,000 دینار تەبە، خوای گەورە خێری 3,5 ملیۆن بۆ دەنووسی. وەکو 3,5 ملیۆن دینار بکەی بەخێر. کاتێک کە تۆ 10,000 دەبەخشی، وەکو وایە 7 ملیۆن پارەت بەخشی بێ، بەو مەرجەی بە ئیخلاس و بۆ خوای بکەی. یعنی ئەمە ڕاستی کەسابەتێک و بازرگانیەکی زۆر گەورەیە کە ئینسان بە 10,000 بتوانێت 7 ملیۆن خێری بۆ بنووسێن، وەکو 7 ملیۆن بکەی بەخێر. و کاتێکیش کە تۆ 25,000 دەکەی بەخێر، وەکو وایە چی بکەی؟ 17 ملیۆن بکەی بەخێر. 17 ملیۆن. یەک گەڵایە بکە بەخێر، یەک وەرەقە بە ئیخلاسەوە، خوای گەورە خێری 700 وەرەقە، 7 دەفتەر بۆ دەنووسی. والله جاری وایە شەیە والله يضاعف لمن يشاء، لەو 700 زیاتریش بۆ نووسی. کەواتە ئەمە بازرگانێکی زۆر گەورەیە. ئاگاتان لە فەقیر و هەژارەکان بێ. خوا پێتانی داوە ئەو میراتێک کە ئێستا کۆیەکەینەوە، با تۆزێک کەم بکە و میراتەکە بکوزاوە، تۆزێک کەمتری لێ بخوا و خۆت لە پێش خۆتە بینێرە. خوا پێتی داوە والله بیبەخشە، دڵنیا بەخوا زیادی دەکەم. جا دوای ئێمەش ئایا ئێمە هەر دەستمان دەگرینەوە؟ ئەمە گەورەترین بازرگانیە کە ئینسان بیکە. ئایا بازرگانی لەگەڵ خوادا چاکە یا لەگەڵ خەڵکیە؟ کەواتە ئینشاءڵڵا بە ئیزنی خوا با بازرگانیەکانمان لەگەڵ خوادا زیاد بکەین، قورئانی پیرۆز زۆر بخوێنین، نوێژەکانمان بکەین،
ئاگامان لە فەقیر و هەژار بێ بە نهێنی و بە ئاشکرا لەبەر خاتری خوا ماڵ و سەرۆت و سامان ببەخشین ئەوەنەی کە توانامان هەیە توانات هەیە بیبەخشە بە ئیزنی خوای گەورە. اللهم اغفر للمؤمنين والمؤمنات والمسلمين والمسلمات الأحياء منهم والأموات من أهل السنة والجمعة والجماعات. يا ربي خوايا شفاي نخوشكان من بدي بتايبتي أواني داوي دعاي خيريان كدوا. يا ربي خوايا هيمني وآرامي ولات من بباريسي خوايا جان هر كسي دلسوزي إسلام وأمي لتي خوايا سركوتوكي خوايا جان هر كسي دژی ئیسلام و ئەم میلەتەیە خوایە بە گەورەی خۆ لەناوی بەری یا رب العالمین. خوایە گیان براکانمان خوشکەکانمان لە غەزە حاڵیان خراپە خوایە حاڵیان باشکەی. یا ربی خوایە هەرچی وڵاتی زلهێزەیە هەر چۆن لەناو جەهەنەم سەرشۆڕیان دەکەی لە دنیاژە سەرشۆڕی ئەوان بە چاوی خۆمان ببین یا رب العالمین. خوایە گیان زەلیلتریان کە خۆیان هەر زەلیلن چکە دژی تۆن. یا ربی خوایە خوشک و براکانمان سەرکەوتوکەی خوایە گیان دەروی خێریان لێ بکەیتەوە. ئێمە دەسەڵاتمان نییە تەنها دوعای خێر نەبێ یا رب العالمین. خوایە گیان دوژمنەکانیان ڕسواکە جوولەکە و هاوشێوەی جوولەکە خوایە ڕسوایان بکە لە دنیا و قیامەت. یا ربی خوایە خۆت لە قورئانی پیرۆزە زۆر زەمی جوولەکەت کردووە زۆر بە خراپی باسییان کردو. یا ربی خوایە زەلیلیان کەی زەلیلی ئەوان بە چاوی خۆمان ببینین ئەو خوشک و برایەنەشمان سەرکەوتوکەی خوایە دەروی خێریان لێ بکەیتەوە. خوایە گیان ڕەحمیان لێ بکەی. خوایە گیان ئەوانەشی کە بانگەشەی مافی مرۆڤ و مافی ژن و ئەمانە دەکەن بە درۆ یا ربی خوایە زەلیل و سەرشۆڕی دنیا و قیامەتیان بکەی. آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين.